کەتەم باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵان، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، هەموو ئەو فاکتۆرانەی وە باسی داڕمانی کۆماری ئیسلامیەکە تقریبەن لەسەر جێگەی خۆیەتی. هەڵبژاردننی مەجلیس و مەجلیسی خبرەکان کە گیرە پیشانی دای داڕمان لەناو دەسەڵاتیشا هەیە، بەشێکی زۆر لە ئەوانەی وا فڕمخواز بوون هەر بەشداری هەڵبژاردنیان هەر نەکردووە. هێزی یەکگرتوو دیارە لەناو دەسەڵاتیشا کەمتر بووەتەوە تا ئەندازێک. دەی بڵێن ئەگەر ئەگەری داڕمان ببێت ئەویش پیشبینی ناکرێت، جاری وایە لە شرایەتێکا دێتە پێشەوە کە هیچ کەس خۆی بۆ ئامادە نەکردووە. ئەو کاتە کە داڕمان ڕوویدا بۆشاییەک دێت، لە بۆشایە چ شرایەتێ دێتە پێشەوە، ویا ئەگەر لە دوای بۆشایی جێگۆڕکەی دەسەڵات چۆنە بێت. ئەم باسێکی گرنگە. من هەوڵە دەم لەگەڵ سپۆر و زانای جۆراجۆر لەباری ئابووری، لەباری کۆمەڵایەتی، لەباری ژینگە کە پێشتر ئێمە لەو بابەتەوە بەرنامەیەکمان بووە، لەباری دادوەری و دادگا و قەزاوەت و ئالە بابەتانەوە کە وەزعیەت چی دێت وە لە زۆر بابەتەوەی دێنە بەر باس و لێکۆڵینەوە. میوانی ئەو بەرنامەیە پرۆفسۆر عەباسی وەلیە کە زەحمەتی کێشاوە لەو بەرنامە بەشداری کردووە. پرۆفسۆر عەباس بەخێر بی بۆ بەرنامەیە. سپاس دەکەم کاک موحی، زۆر مەمنون. ئەمیش سلاوی پێشکەشی بینەران و بیسەرانی بەرنامە و هەروەها ئێوەی بەڕێز دەکەم. زۆر سپاس. سپاس. پرۆفسۆر عەباسی وەلی نووسەر و مامۆستای پێشووی زانکۆ بووە. کاک عەباس هەروەک لە پێشێکەکە باسم کرد، هیچ شتێک پیشبینی ناکرێت چی توانی ئاوالێکی بداتەوە کە ئەوەی وا مەشهورە بە بەهاری عەرەبی لە وڵاتە عەرەبیانە ڕووەدا، وە چێ توانی پیشبینی بکە کە شۆڕشی ژینە بەو وەسعەتە هەموو زۆربەی شارەکانی ئێران، توان بڵێم هەموو شارەکانی ئێرانی گرتەوە. ئەگەری داڕمان چۆنە، چ فاکتۆر هەیەکێ لەسەرەوە کۆماری ئیسلامی دابڕمێت یا ئەسڵەن سیستمێک لێک بچڕێت و بڕوخێت. لەو بابەتەوە گەرەکرێ پێشەکی قسێ بکەین، جا دوایە چینە سەر وەردەکاری باسەکەمان. بەڵێ، بە ئەساسی هەر معیارێکی عەقلانیەتی سیاسی ئەمە وە بەرچاو بگرین، ڕێژیمی جمهوری ئیسلامی یعنی دە حاڵی داڕماندایە و دە حاڵی وەیە کە لە ناوەڕۆکی خۆیدا تووشی تێکچوون ببێ. ئەگەر یعنی تەمەشای ئەو وەزعی بکەین، زۆربەی پسپۆران دەڵێن کە جمهوری ئیسلامی ئەلئانەکە دە حاڵەتی قەیراندایە، وەلی ئەوە دروستە، وەلی قەیران چەمکێکی زۆر کولیە و قەیران قۆناغی هەیە، پرۆسەی هەیە. ئەو جوورەی کە ئەمن دەیبینم جمهوری ئیسلامی واردی مەرحەلەیەکی یعنی قۆناغێکی تقریبەن ئاخری ئەو قەیرانە بوو. ئەویش ئەوەیە کە من پێی دەڵێم قەیرانی حاکمیەت. یعنی ئەگەر تەمەشای بکەین، جمهوری ئیسلامی ظاهرەن هەموو ئەهرۆمەکانی دەسەڵاتی دەدەستدایە، وەلی بەبێ بەکارهێنانی زەخت و زەبر و زەنگ ناتوانێ نەزم بە شێوەیەکی سابت لە وڵاتیدا بەرقەرار بکە. یعنی ئەمە بۆ خۆمان دەبێت بۆ قۆناغی ئەو قەیرانەی حاکمیەت ئامادە بکەین. لە قەیرانی حاکمیەتدا ڕژیم لەبەروەی کە دەسەڵاتی بکات بە سوڵتە و نەزم بە وجود بێنێ، فقط و فقط ئەو
ئۆرگانانەی ئەمنیەتی سەرکوتکردن سپا بەسیج ئەوانە و تەواوە یعنی دەسەڵاتی ئیدئۆلۆژیکی ئەو ڕژیمەی ڕووخاوە فەزایەک کراوەتەوە بۆ داخەوە ئەو فەزایە لە وڵات یعنی تا حەدێکی زۆر بەتاڵە لێرەدا ئەوەی کە دەبێت تەمەشای بکەینە ماڵام واردی پرۆسەی بەیسلا گوزار بووین یعنی ڕەتبوون لەو مەرحەلەی بووین وەلی دە مەرحەلەی گوزاردا یعنی ئەوەش لە پێشدا بڵێم یەکێک لە مشکلترین دیاردەکانی تەجزیە تەحلیل و تحلیلی تئۆریک دە علمی سیاست و دە کۆمەڵناسیدا مەرحەلەی گوزارە زۆر پیچیدەیە زۆر مەسەلەی زۆر مەجهولاتی یەکجار زۆر تێدایە وەلی ئەوەی کە گرینگە هەمیشە دە مەرحەلەی گوزاردا ئەمە باسی دوو دیاردان دەکەین یەکیان سەر دەکەوێت یەکیان دادەکەوێت یا هەرچیان پێکەوە دەڕۆن دە حاڵەتێکی بەربەرەکانی و تەقاتۆعدان ئەگەر ئەوە بێ بەررەسی و تەجزیە تەحلیلی مەرحەلەی گوزار ڕاحەتتر دەبێت ئەوەی کە لە ئێرانێ ئەمە هەمانە ئەمە دەبینین کە ڕژیم دە حاڵی داڕماندایە وەلی بەشەکەی دیکە کە ئۆپۆزیسیۆنی ڕژیم ببێ سەرکەوتنی وەی نابینین یا حەدیەقەڵە من نایبینم جا بۆیە بەررەسی وەی زۆر مشکلە دەوجا ئەلای لێرەدا ئیجازە بدە لەوەی بەررەسی دەورەی گوزاری وەختێکی دەقیق دەبێ کە ئەو سەرکەوتنە و ئەو داکەوتنە دە زەمانێکیدا ئیتفاق بدە ئەلعانەکە لەبەروەی کە ئۆپۆزیسیۆن کاری نەکردۆ زەمانی سەرکەوتنی ئۆپۆزیسیۆنی نەفقەت دیار نێ دەگەڵ ئەوی دیکەش یەک نییە بۆیە ئەمە ناتوانین باسی یەک پرۆسە بکەین دەبێت داڕمان و سەرکەوتنی بە جیاواز تەمەشا بکەین ئەوە مشکلێکی ئەساسی دێنێتە پێشێ بۆ تئۆریزەکردنی وەی بۆ هەر هێزێکی بێ بۆ هەر بەرنامەیەکی بێ ئەوە مەسەلێکی ئەلانەگەگەر ئۆپۆزیسیۆنێکمانە بە کە بە شێوەیەکی ڕوبەڕوو دە سەرکەوتنی داکەوتنی و داڕمانی ڕژیمیدا ئەوەش لە حاڵی سەرکەوتن باە ئەمە دەمانتوانین پەیوەندی بینی ئەو دوو خەتە موازیانە عملیاتی وانە دەرگیری وانە بوو ئەوە بەداخەوە نییە وەختێکی نییە یا حەدیەقەڵ ئاوانێ کە ئەجێندای ڕۆژانەی دەسەڵاتی لە ئێرانێ شت بکە جا بۆیە ئەمە دەبێت لەسەر وەی هێزەکانی سیاسی ڕۆشنبیرەکانە و کەسانە کە دەکاری تئۆری فکریدان دیقەتێکی یەکجار زۆر بەوە بدەین کە ئەو بۆشایە تئۆریک ئەمە چۆن پڕ بکەینەوە پێشوەی کە یعنی ئەو بۆشایە تئۆریکە بۆ خۆی ئینعیکاسی ئەو بۆشایە سیاسیە یعنی لە حەوای ڕانەوەستاوە ئەو بۆشایە سیاسیە هەیە ئەو بۆشایە تئۆریکەش هەیە جامە دەبێت ئەوەی چۆن پڕ بکەینەوە چۆن قرار لەسەروەی ئەوە بەحسێکی زۆر گرنگ و حیاتیە بۆ ئۆپۆزیسیۆنی کوردی دە شەرایەتێکی ئێستادا دە شەرایەتێکی ئێستادا کە واقعان دەبێت ئەمە چه استراتێژیەکی بە نەزەر بگرین ئەو استراتێژیە بە باوەڕی من دەبێت چەند فاکتۆران دەرنەزەر بە یەکەوە ڕوخان داڕمانی ڕژیمی دەناوخۆیدا لە دوایە ئیمکانی وەی کە هەستانێکی بەرفرەوان لە ڕاپەڕین و شۆڕشی زینای بەرفرەوانتر بێ یا ئیمکاناتی دیکە هەرچێک بێ دەبێت بۆ تەکتەکی وانە ئەمە جوابمان هەبێ ئەوە یەکجار گرنگە بۆ خۆشتان ئاماژەتان پێ کرد ئەوەی وا پیشانەدا شرایەتی ئێران شرایەتێکی نامتعارفە مەسەلەن بڵێن داڕمان لە وڵاتانی ئوروپایی زۆر بە شێوەیەکی ئاساییە چێتە پێشەوە وڵاتێک بە هەر دەلیلێ قدرەت لە دەستەدات سیستم لە دەستەدات و تحولاتیش دەوێ بە شێوەیەکی تێ جۆرێکی کاچێتە پێشەوە ئێستا ئەو جۆرەوایەوە ئاماژەتان پێ کرد داڕمان ڕووی داوە بەڵام قدرەتی هەر هەیە
جیا لەوە قدرەتیشی هەیە ئێستش لە ناوچە و لە ئەو شوێنانەی واتاندادێت قەیران دروستکە دەستی هەر هەیە کۆماری ئیسلامی بەڵام لە لایەکی تریشەوە بۆ شێوە بۆ خۆشتان ئاماژەتان پێکردنە ئۆپۆزیسیۆنی ئێران وەکو ئۆپۆزیسیۆنی وڵاتانی پێشکەوتووە کە بۆ خۆیان منسەجم بن ئەوانیش بە شێوەیەکی متعارف ئەمەڵ بکەن بەرنامە و استراتیژیان ببێ خەتوتیان دیار بێ خەڵک بزانن لە دوای کێکەون و نەوەزیەتی ڕژیمیش بەو شێوەیە ئەو وەزعیەتە چۆن جێبەجێکرا ئایا ئێمە دیسان لە چاڵێکەوە کەوینە ساڵێکی تر دیسان نا بباوەڕی من مثلەن ئەلان لەبەروەی کە سرفەن لەبەروەی کە بەحسەکە بەردەوام بێ قیاسێکی بکەین دەگەڵ ساڵی 56-57 باشە کە ئەو شۆڕشە هاتە پێش لە ساڵی پاشوەی کە تەورێز هەستا و لە دوایە پاشان گەیشت مەسەلەی سینەماڕێکسی هاتوو تاران هاتوو جمعەی خونینەوانە تقریبا ئەمە لە مانجی شەهریوەرێ مێرێ ڕەوەندەکە یعنی ئەمە دەمانتوانی باسی پرۆسەیەکی بکەین کە دە یەک پرۆسەدا دوودانە هێز یەکیان ڕژیمی شاهنشایی بوو یەکیان ئۆپۆزیسیۆنی پاپولار دموکراتیک مردمی دموکراتیکی ئێرانی بوو بە دژی وەی کە دەمقابلی یەکتریدا دەچوونە پێشێ ئەوە ڕۆژ بە ڕۆژ ساعت بە ساعت ینی کونش و واکونشی وانە دەگەڵ یەکتری دەدین دەبیندرا جورێک بوو کە گەگەیشتینە مەسەلەن مانجی ئاشورا و تاسوعایە تقریبا معلوم بوو ئەلان ئەمە واردی مەرحەلەیەکی بووین کە دەچین بۆ مەرحەلەی ئەو دوال پاوەر یعنی دوو دەسەڵات لەوێ هەبوو یەکی دەسەڵاتی ئینقلاب و شۆڕشی بوو یەکی دەسەڵاتی ڕژیمێکی بوو کە دادەکەوت دەو حاڵەیدا ئەمە ینی ئەوەش حاڵەتێکی لێرەدا مەسەڵەن حاڵەتی کلاسیکی وی ئەگە بچینەوە مەسەڵەن دەکچێتە سەر دەچێتە ئینقلابی ئۆکتۆبری مەسەڵەن دوال پاوەڕی کە لەوێ چۆن لێرەدا استراتێژەکانی ئەو مەرحەلەی زۆری فەرقەیە دەگەڵ مەرحەلەی پێشوو ئەمە استراتێژی مەرحەلەی پێشوومان ئێستا معلوم نییە هیچ معلوم نییە ئەوە زۆر گرنگە بۆیە دەڵێم کە ئەو بۆشایە لێرە دەنامە بگەینەوە مەرحەلەی کە ڕێژیم مەسەلەن یا دیارە یا بە سەبەبی هەستان و شۆڕشێکی زۆر گەورە یا بە سەبەبی وەی کە دەخۆیدا وەکو بە ئیستیلا مۆتۆری ماشێنێکی کە دەخۆی دایدی هیچ ئیمکانی نەماوە کە بچێتە پێشێ دقیقاً الآنش بەو جوورەی دەڕوا ئەوەی انتخاباتەوەی نیشان داوە وەلی مەسەلەکەوەیە کە ئەمە بۆوانە دەبێ استراتێژیمان هەبێ دا استراتێژیمان هەبێ استراتێژیمەش دوو جوور دەبێ ببێ واقعاً یەکیانەوەیە کە استراتێژیک دەبێ ببێ کە جوابی جیاوازەکانی ئەساسی کۆمەلگای کوردی و سیاسەتی کوردی جیاوازەکانی دەگەڵ مەرکەزی بداتەوە کە ئەمە مسلمەن جیاوازیمانە هەرو جووری کە بەلوچستانش لەگەڵ تارانێ جیاوازی خۆی هەیە تەوەجۆی دەکەی خوزستانش هەیەی چزانم مازەندەرانش هەیەی وەلی ئیمە دەگەڵ بەلوچستان و خوزستانێ زۆر ڕاچکاوتر ڕوونترە و شتیشە یعنی دەگەڵ مەرکەزی ئەوە یەک بەشی دووەمیژەوەیە کە ئەمە چ بمانەوێت چ نەمانەوێت دەو شۆڕشەیدا کە لە ئێرانێدا دەست پێ دەکا یا ئەو داڕمانێکە لە ئێران دەست پێ دەکا ئەمە یەکێک لە هێزەکانی لە چەندین هێزی مەوجودی تەوەجۆ دەکەی بۆیە دەبێ ئستراتێژیک ممکنە زۆر کەسەوەی پێ ناخۆش بێ بڵێ مەسەلەنە من ئێرانی گەری دەکەم یاننا وەلی مەسەلەوەیە کە چارچەوەی ئینقلابێکی شۆڕشێکی یەکگرتو یا داڕمانێکی یەکجانی حکوومەتی ئەمە یەکدانە لە چەندین هێزی ئۆپۆزیسیۆنی تەواوی ئۆپۆزیسیۆن هەرەوە ئەو بۆ خۆی مشکلەیەکە بەڵێ جا بۆیە بەشی دووەمی استراتێژیمە دەبێت دەگەڵ ئەوە بێ کە ئەمە چۆن دە بەشێکی بەرفرەوانتری ئۆپۆزیسیۆنی ئێرانێدا دەبێت چ هەڵوێستێکمان هەبێت بەڵێ
بەڵێ ئۆپۆزیسیۆنی ئێران ئۆپۆزیشنەکە دیارە ئەو ئۆپۆزیشنە الآنەکە بەشی زۆری هەرە جورێک ئێوەش دەزانن ئەمیش دەزان بەشی زۆری ئیدعاییە باشە یعنی کوردەکان هێزەکانی خۆیان هەیە مجاهدین هێزەکانی خۆیان هەیە باشە سەلتەنەت تەلەبان هێزی سازمانیان نییە باوەڕیان بەوەیە کە لە ئێرانێ پشتیوانیان هەیە ئەو پشتیوانیە ممچینە دروست بێ یا غەڵەت بێ ممچینە ینی بەراوردی زۆر زیادیان لێکرد ممچینە بەراوردی کەمیان لێکرد ئێستامە نازانینەوەی باش وەلی ئەو هێزانە هەن ئەوانەی کە سازمانیان هەیە کوردەکانن مجاهدینن شاید دژە وەلی ئەمە هیچ بەراوردێکشمان لە ئۆپۆزیسیۆنی ژوورەوە ینی ئەمن نیمە لە نەزەر سازمانیەوە نییە باش ئەوە مەچولاتێکە کە هێزێکی کە بە ئەقلانیەتی سیاسی کار دەکا دەبێ بۆوانە شتی هەبێت جوابی هەبێ یا حدێقەل جوابی احتمالی هەبێ جا لێرەدا مەسەلەیەکەیە چۆنەتی ڕووخانی ئەو ڕێژیمەی زۆر گرنگە چۆنەتی ڕووخان لەبەروەی کە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی لە ئێستاوە خۆیان حازر کردو کە دەگەڵ بەشێک لە ڕێژیمی کە دەڕووخێ ئێتلاف بکەن ئەو ئێتلافە بە احتمالی زۆر بە زەرەری مەدەبێ چون ئەوان دەشتێکیدا مشتەرەکەن ئەسەن یەکێک لە مەبانی ئێتلافیان ئەوەیە کە تەجزیە تەلەبان و نازانم فلان و ئەوانە نێنە سەرکار باشە جا ئەمە دەبێت دقەتێکی بە باوەڕی من دقەتێکی زۆر یعنی ئاست دەبێت بکەین لەسەروەی کە ئیمکاناتی ڕووخانی ئەو ڕێژیمەی تەسویرەکانی چۆیە و چێ دێنێتە پێشە ئەوە شتێکێکە دە پێشدا یەنەگەر فکری استراتێژیک هەمیشەوەی دەگە دیسان دەگەڕێمەوە بۆ شێوەی کلاسیکی کە مەسەلەن چەپەکان کردویانە مەسەن هەم لە چینێ کردویانە هەم لە رووسیەی کردویانە هەم لە کوبایە کردویانە هەم لە ڤیتنامێ کردویانە تەوەجێ دەکەی ئەوانە بەعزە وەختێکی دروست بۆ بەعزە وەختێکی غەڵەت بووە یعنی ئیمکانی وای کە ئیسان هەمیشە هەڵەی بکەوە هەیە ئیسان هەڵەی بکە هەیە وەلی دەبێ ئەوە شت بێ ئەمە دەبێ واخانەوەی دەبێت بزانین کە ئەمە سعی بکەین بزانین کە ئەو ڕژیمە ئیمکانی ڕووخانی چییە مەبانی ئێتلافەکانی بەدژیمە چۆنە ئێتلافەکانی ئیمکانی دەگەڵمە چۆنە ئەوانە ئەمن یعنی ئەوانە وەکو مەحاسبات و معادلاتی سیاسی دە بەحسەکانی سیاسی خۆماندا بە باوەڕی من ئەلعان دەبێ ئەوەی پشت بکەین ئەوەی تەمەشا بکەین ئەمە هەتا نابێ ینی قۆناغی وەی کە دێینە دەسەڵاتی دووگانە ئەو مەسلێکی دیکەیە قۆناغی کە تا دەگەینە دەسەڵاتی دووگانە مەسلێکی دیکەیە دەورەی بلافاسلەی ڕووخانی ڕێژیمیش قۆناغێکی دیکەیە ئەوانە تایبەتمەندی کاملەن جیاوازیان هەیە ئەو تایبەتمەندیانە ئەمە ڕوبەڕوو دەکات دەگەڵ سێریەک هێزی کاملەن جیاواز ئەو هێزەی کە ممکنە ئەمە دەگەڵی بوو بین هەتا قۆناغی ڕووخانی ڕێژیمی ئەو هێزە نەبێت کە تۆ ئەمە بتوانین لە دوای ئێتلافیشی دەگەڵ بکەیت ئەوانە دەبێ لە ئێستاوە تاوتۆ بکرێ بە باوەڕی من هەرچی زۆرتر لەسەروانە بەحث بکرێ سەمینار بکرێت چ بە شێوێکی داخراو بە شێوێکی ئاوەڵە دە شرایەتی فعلیدا یەک سەبەب هەیە گەر ئەمە دەمەشای شت بکەین نووسراوەکان و قسەکانی بەشی غەیری کوردی ئۆپۆزیسیۆن بکەین تەوەجۆ دەکەی من نامەوێ کەلیماتی ئێتنیکی وانە بە خراپ بە شت بکەم کە یام عەجەم و نازانم فڵان ئەوانە نا دەڵم بەشی غەیری کوردی شتەکە ئۆپۆزیسیۆن ئەوانش وەکومە ینی نازانن چ باسە چ دەبێ
ئەمن زیرەکیمە ئەوە دەبێ کە لەوانوە پێشکەوین لەو حاڵەتەیدا و تەسویرێکی ڕووناکترمان لەو وەزعەی هەبێ کە چ وەزعێک دێتە پێشە. بە باوەڕی من ئەوان بە قەولی خۆیان لەمە واقعان سەر دەرگۆمترن. ئەمن هەموو ڕۆژێ ئەمە نووسراوەکانی وان دەخێنمەوە، شتی دەکەم بێ بەرنامەجی کاملەن دەکاری واندا دیارە، بێ ئەوەی کە ئەو ڕێژیمە چی بەسەر دێت، چ دەکات، چۆن دەڕوخێ فلان بەشێکیانەوەیان ڕوت کردوتەوە کە دەیانەوێت دەگەڵ پاسداران دەگەڵ بەشێک لە بەسیجی شت بکەن. ئەوانی دیکە مەسەلەن جمهوری خواهان بە غەیری وەی کە منتەزیر بن کە خەڵک بڵێ فەرمووەرنەوە بەرنامەی دیکەیان نییە، ئەوەندەیە من دەزانم. بۆیە ئێعتلافی ئەسلی ئیمە واقعان دەگەڵ هێزەکانی ژوورەوەی ئێرانەیە. بەڵێ ئەم هێزانە تەبعەن لە دروشمەکانی پێشویانە لە شۆڕشی جینا پیشانیاندا کە ئەوانە ئەتوانن هاوپشتیە لەگەڵ خەڵکی کورد بکەن. مەسەلەی کوردستانیش بۆ ئەوان وەکو مافی دیاریکردنی چارەنووس زۆر شتێکی ئاساییترە تاکووە و ئۆپۆزیسیۆنەی تر وایە و ئاماژەتان پێکردوانی وە ئەمان زیاتر قابلی قبوڵە بۆیان تا ئەندازەیەکی ژێ کەوتووە، یعنی بەڕاستی یعنی حتا ئەو ئۆپۆزیسیۆنی کوردیش بە نسبەت چەند ساڵ لەوە پێش زیاتر ساخ بووەتەوە لەسەر ئەوەی کە مەسەلەی نەتەوایەتی لە کوردستان یەکێک لە مەسایلی گرینگە بۆ هەموو حزبەکان بە چەپ و بەڕاستیەوە بە هەموویانەوە، یعنی ئەوەی شتان دادێ دەرکەوتووە. بەڵام کەماکان ئەو چێ بڵێ ئەو کۆنتاکتەی وە ئۆپۆزیسیۆنی کوردی کە حەزب یافتەیە فعالترە ڕێکخراوە نیشانی داواتوانێ کاری مشترک بکات و ئەوەیە بڕیار بدا خەڵک جوابی بڕیارەکانی بدەن، ئەوە لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنەی ناوەوە نەیانتوانیەوە پەیوەندیە بەوجود بێنن. پێتان وایە لەو داڕمانەی کە هاتووەتە پێشەوە گە قوڵتر بێتەوە بۆشاییەک دێتە پێشەوە، ئەو بۆشاییە چنێ کارگەری لەسەر ئەوە بێت کە ئەوە بەباری خراپ ببات یا بەباری باشتر ببات. ئەو بۆشایی دەسەڵاتە معلوم یەکە دەسەڵاتی هەیە، نە دەوڵەتی حاکم دەسەڵاتی هەیە نا ئەوەی ئۆپۆزیسیۆنیش دەسەڵاتی هەیە. بۆشایە دێتە پێشەوە چنێک کە توانێ ئەوە ئەو شرایطە باشتر بکە و پەیوەندیە زیاتر بکە، چنێک کە توانێ نەخێر و پەیوەندیە قوڵتر بکاتەوە سەمدی بچڕێنە زیاتری بکات. ئەمە یعنی نیشان دەدا هەمیشە ئەمن ئەوەم کتۆ کە ئەمە دوودانە مەیدانی سیاسیمان لە پێشە. یەکیان مەیدانی سیاسی ڕۆژهەڵاتە کە بۆ خۆی دیوارەکەی معلومە، یعنی ئەمە درستە کوردستان یعنی مەبەستم شت نییە، مەبەستم تەقسیماتی کشوەری نییە کە کوردستان بەشێک لە یعنی کوردستانی واقعی ڕۆژهەڵاتە، مەبەستم ڕۆژهەڵاتی ئێرانێ، ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران لە چارچەوەی ئێرانێدا. ئەوە یەک مەیدانە، یەک مەیدانیش ئێران بە شێوەیەکی گشتیە. ئەمە دەتوانین دەبێ ینی دەبێ بە نەزەری من بەرە و سیاسەتێکی بچین کە ئەو دوانە دە استراتێژی خۆماندا لێک بەستینەوە یا ئەگەر لێکی نەبەستینەوە مێکانیزم یەک بەستنمان هەبێ. ئەمن لێرە ئیشارە دەکەم بە ئێحتمامدان بە کۆمەلگای ئیمەدەنی هەم ڕۆژهەڵاتی هەم ئێرانێ کە ئەلان ڕۆژهەڵاتی زۆر ڕادیکالە، ئێرانیش نسبەتەن ڕادیکالە، یعنی دەیبینین هەموو ڕۆژ. لێرەدا ئەوەی کە ئەهمیەت پەیدا دەکا ئەو ڕێکخراوانەی ئەساسی مافی مرۆ و مافی کار مافی حرفە ئەوانە ئەمە دەبێ ینی تەواوی سندیکاوانی کارگەری ئەو ڕێکخراوانەی فەرهەنگی ئەو ڕێکخراوانەی کۆمەڵایەتی ئەوانە بۆچی زۆر مهمن کە دەو بۆشاییەی بینی ئیشتیدا
کالعانەکەەوە دیار نێ وەلی وەختێکی قدرەتی دوگانەی ئینقلابیون دەگەڵ ڕێژیمی دەحاڵ ڕوخانەدا مەعلومتر دەبێ ئەو دەمی ئەو بنەمایی کە لە کۆمەلگای مەدەنی دروست دەکرێت دوو ڕۆڵان ئەنجام دەدا داخلی کوردستانێدا بنەمایەکی دادەنێ بۆ دروستکردنی ئەنجومەنەکان یا بەعزێک مەسەب نێوی دەڵێن شۆرا بەعزێک نێوی دێنە ئەنجومەنەکانی مشارەکەتی خەڵکی کە یەکجار گرنگە هەم لە نەزەر دموکراسیەوە هەم لە نەزەر کۆنتترۆلی کۆمەلگای مەدەنیەوە دووەمیش ئەوەیە کە ئەوانە دەتوانن دەگەڵ عینی سازمانەکانی مشابه لە تاران و مەشەد و ئیسفەهان و زاهدان و ئەحوازوانە پەیوەندی بەرقرار بکەن ئەو پەیوەندیە ئەساسیە زۆر ئەساسیە مەبەستمەوەیە کە گەر ئەمە هەستین ڕژیم ڕووخا ئەمە بلەخەرە نمایندێکی کورد دەبێت کە باسی ئیمافەکانی کورد بکە ئەو نمایندێکی کووردە نابێ ژێری پێی بەتاڵ بێ تەوەجۆی دەکەی پێشتر مەرحوم دکتۆر قاسملو دەگەڵ شێخ عیزەدین دەگەڵ هەیئەتی نمایندگی ئەوانە هەستان چوون لە کوردستانێ ئەوانە چ چەپ بوون چ دموکراتەکان چ منفەرێدەکان وەکو شێخ عیزەدین و ئەوانە خۆب لە کوردستانی جێ پێیان تا ئەندازێکی زۆر قایم بوو وەلی لەوێ کە چوون جێ پێیان نەبوو ڕێ دەکەی بۆیە ئەمن دەڵێم کە نابێ ئەو بەشەی فەرامۆش بکەین ئەو کارکردن لە ئێستا واقعاً ئەو کۆنتترۆلی ئەو نقاتی استراتێژیکی کۆمەلگای مەدەنی لەو ڕۆژهەڵاتی بە شێوەیەکی مەخفی یا نیمە بەخفی زۆر زۆر ئەساسیە دکتۆر بە هەر لەم قۆناغەدا باسی هێزێکی تر بکەین کە ئەتوانێت تاسیری ببێت جیا لە ئۆپۆزیسیۆن و هەروەها جیا لە دەوڵەتیش ئەوش هێزی دەرەکیە هێزی دەرەکی کە بریتیە لە ئەو زلهێزانەی کە قازانجی خۆیان لە وڵاتی ئێران ئەبیننەوە وەزیەتی وا ئێرانتیایەتی و بەنەوەیەک ئەیانەوێت دەخاڵەت بکەن پێشتریش کراوە ئەوە لە دەورانی مەشروتا کراوە ئەوە لە دەورانی ملیکردنی نەوتا کراوە لە ئینقلابی 57ەوە هەمووانە ئێمە بینین ئۆپۆزیسیۆنی کورد ئەتوانم بڵێم زۆر کەمیان بەڕاستی ئەگەریش بوو بێت زۆرتر تاکە کەسی چوە بووەوە وەزیاتر لە مەنافعی شەخصی خۆیەوە چووە لە مەوردی هێزی دەرەکیەوە هیچ ناکەن ینی هەر پێیان وایە ئەوانە دشمنن و ئەوانە چونکی بە دوای قازانجی خۆیان و مەنافعی خەڵک لە ورچاو ناگرن کە حتمەنیش وایە بەڵام جزئی فاکتۆرهای ئەسڵیە بەڵام لەسەر و فاکتۆرە هیچ حسابێک ناکەنەوە ینی پەیوەندی بگرن ڕێگێ ببینەوە لە ئەگەری داڕمانە ئەو بتوانن ئەو متمانە بدەن بەو هێزی دەرەکیە کە ئەویش بۆ خەی بدوای قازانجی خۆیەتی ئەوە چۆنە ئەو شێوەیە کە چێتە پێشەوە ئایا هەر دیسان ئەوانە ئیمپریالیزمن و ئەوانە دشمنن و ئەوانە ئەبێ دەربکرێن وانە چۆن لە بێنەگەشتی و هەڵکۆت بکرێن دیارە خۆ ئێران وڵاتێکە کە بۆ هێزەکانی دەرەکی بۆ زۆربیان یعنی ئەهەمیەتێکی استراتێژیکی هەیە ئەوەی کە لە ئێرانی دەقەومێ ڕوودەدا بۆوان زۆر زۆر گرینگە وەلی یەکشت هەیە ئەگەر هەتا ئێستا ئەوەی کە دەیبینین وا دیارە و بە باوەڕی من واقعیژەوەیە کە هیچ هێزێکی دەرەکی بە شێوەیەکی فعال قەراری نەداوە لەسەروەی لەبەرەوەی کە بە باوەڕی من بە بۆچوونی وان ئۆپۆزیشنێکی معتەبەر کە بتوانن لەسەری حیساب بکەن وجودی نییە ئایا ئەو ئۆپۆزیسیۆنە ئەگەر ڕێژیم لە حاڵەتی مەراحلی ئاخری داڕماندا بێ یا شۆڕشێکی گەورە ببێ ئەوانە نەقشیان دەگۆڕنیان مەسەلەن ڕان دەبینین کە سەلتەنەت تەلەبەکان
حولێکی زۆر دەدەن کە خۆیان بە عنوانی ئالتەرناتیڤی ئەمریکایە بناسێنن، وەلی ئەمریکا هیچ شتی نیشانەی لە خۆی نەداوە کە ئەوانەی ئەسان پێ ئۆپۆزیسیۆنە، هیچی لە خۆینچە، یعنی بەو مانایە کە مەیدانەکە ئاوەڵەیە. باشە، ئەوەش دەبێ بزانین کە بە نەزەری من ئەوەندەیە من لە سیاسەتی ئەمریکایە و بۆچوونی ئەمریکای بوو دە شرایەتی ئاوادا دەزانم ئەوان ئەمریکا فقط دە مەراحلی ئاخر ئەو شتێککە بۆ خۆیان پێی دەڵێن کارتی ئێتنیکە دەست لەو کارتەی دەدەن، دە پێشدا واقعان نایدەن. لە عێراقیدا وەزێکی دیکە بوو، چون لە عێراقیدا کوردان وەزنێکی یەکجار زۆرتریان هەیە تا لە ئێرانێ. جا لە ئێرانێ بە باوەڕی من ینی ئەوانە ینی هێزەکانی دەرەکی ئەوانەی ئەساسین ئەمریکا، رووسیا، چین و یەکەتی ئوروپایە، ئەوە گوێ دەکەی، وە ئینگلیس دیارە لە دەرەوەی ئەوانە هەڵوێستی مشابهیان لەسەر شتی نابێ، ئەوە گوێ دەکەی. ئەمن فکر دەکەم کە ئەمریکا و ئینگلیس و یەکەتی ئوروپا دەسەر ئەگەر ڕێژیم بێتە حاڵەتی سقوت و کەوتنێ، ئەوانە سعیە دەکەن کە ئالتەرناتیڤێکی کە بتوانێن بۆوان گەورەترین شت ئەوەیە کە وڵاتی چووکو ئێرانێ تووشی اختشاش و هەرج و مەرج و شت نەبێ. دقیقا نژوە بەراکسی وای کە دەڵە مثلا ئەمریکا بچینە لە هەرج و مەرج لە ئێرانی نەفعی بەرێ وانەیە، ئەوە گوێ دەکەی. یان ئیستراتێژی ئەمریکایە کاملەن تێکجا. هەر ئەلانش دەبینی کە ئەمریکا مشکلی ئەساسی کرد جمهوری ئیسلامی وای کە جمهوری ئیسلامی مشکلاتی بۆی دێنێتت پێشە کە ئەو تعادل و قوایی کە ئەمریکا دەوێت بەرقەراری بکات تێک دەچێ میشە. ئەمریکاوەی ناوێ واقعان، ئینگلیسیش یەکەتی ئوروپایەوەی ناوێ. جا یەک شتێک دیکەش هەیە کە ئەمە دەبێت چۆنەوەی ببینین. ئەمە فکر دەکەم معیارەکانی سابق ئەرەوەکەوە ئێشارەتان پێکرد ئەمپریالیزم و فڵان و ئەوانە، بە باوەڕی من ئەو معیارانە بەو شێوەی کە 40 ساڵ پێش 50 ساڵ لەوەی پێش بۆوانە واردی محاسباتکردن بە باوەڕی من دروست نییە. ئەمە دەبێت بۆ چوونێکی تازەمان. ئەوە بەو معنایی نییە کە ئەمە لە عملکردی ئابووری مەسەلەن ئەمریکای لە ئەمریکای لاتین یا چوزام لە فلان جگای فلان ئاگادار نین یا نازانین کە ئەمریکا مەسەلەن، وەلی ئەوەی کە بڵێ کە ئەمریکا فقط و فقط لە سابق و سابقەت دەیانگوت ئەمریکا فقط و فقط دەیەوێت کە نەفتی ئێرانەی هەبێ، ئەمریکاوە 40 ساڵش بە نەفتی ئێرانێ بوو. تەوەجێ دەکەی نەفتیشی یەکجار زۆرە، مەنابەی نەفتیشی یەکجار لە خۆی و لە دەرەوەی بکە. دروستە نەفت ممکنێچێک لە محاسبات بێ، وەلی تەنها محاسبات نێت، لە پێشتریش نەبوو. بەڵام بۆ ئەوە ئایا پێویست نییە سیاسەتێکی یەکگرتوو لەلایەن هێزە کوردیەکانەوە بەرامبەر بە هێزەکان ببێت بۆ ئەوەی بە نەوعی ئیتمینانیان پێ بدات تا ئەندازەیەک. ئێمە ئەبینین تەمان دواتر ئەگەر باسی باشووری کوردستان بکەین ئەبینین کە ئەو متمانە لەلایەن کوردەکانەوە بە هێزە دەرەکیەکان درا، بەڵام بەداخەوە دواتر سیاسەتێکی ئەتوانین بڵێن تا ئەندازەیە غەڵەتیان گرتە بەر و وردە وردە حکوومەتی ناوەندی هێزی بەدەستێناوە. ئەوە کە یبینین ئەوە ڕۆژانە کە یبینین ئەوەیە کە ئەو دەستکەوتانی شیاوا بووە وردە وردە خەریک لە دەستی هەدەن. بەڵام ئایا پێویستی بە سیاسەتێکی یەکگرتوو هەیە لەلایەن هێزە کوردیەکانەوە یا هەر کەسێک لەلایەن خۆیەوە بێ هەوڵ بدا؟ چونکی ئەوەی وا ئێمە بینیمانە ئەوانەی وا لەگەڵ جۆرج تاون بوون لەلایەن کوردەکانەوە مەبەستمە زیاترین پەیوەندیان هەیە، ئەوان ئەو لایەنە زیاترین پەیوەندی هەیە، بەڵام زیاتریش لە هەمووی وێت بێ سلاح تاوانخوازەوە هێزی خۆی و خۆی بە تایبەت دەربقا. ئایا بە تێکڕا هێزی کوردستان پێویستی بەوە هەیە کە سیاسەتێکی یەکگرتووی بەرامبەر بە هێزەکان و لە لایەکی تریشۆ
بەهێزەکانی ناوچە چونکی ئێمە بمانەوێت و نەمانەوێت تورکیا بە احتماڵی زۆر احساسی خەتەر بکات عەرەبستانی سەعودی هەروەتر ئەوانە هێزهایەکن لە دەوروبەر و ئەتوانن تاسیریان ببێت چ سیاسەتێکی یەکگرتووە توانێت ئەو فشارانە کەمتر بکاتەوە لە عینی حاڵیشە دەستکەوتێکی زیاتر بۆ هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بکرێ لە ئاستی ئێرانیشە کە تەمان مەسەرەی کوردستان لێوە لە فەسڵە ئەمن مەس فکر دەکەم ئەو ئیستدلالەی کە لە پشتی جۆرج تاون بوو ئەوەندەی من دەزانەوە بوو کە یعنی ئیقرار بەو مەسەلەی بوو کە ئەمە کوردەکان یعنی ئەمە یعنی ناتوانین بەتەنێ لە ئێرانێ و کارێ بکەین دەبێت دەگەڵەوانی دیکە بیکەین باشەوە ممکنە ئەو ئیستدلالە شت بێ ئەساسەن دروست بێ کە ئەمە ناتوانین بەتەنێ لە ئێرانێ و کارێ بکەین وەلی ئەوە بەو معنای نییە کە ئەمە ئەگەر یەک بگرین متفق بین هێزی دەبین بە هێزێکی گەورەوە تاسیرێکی زۆر گەورەمان دەبێ لەسەر ئەوەی کە ئەنجام دەدرێ لەوێ باشە ئەوە یعنی ئیقرار بەوەی کە ئەمە ناتوانین بەتەنێ لە ئێرانە ئاڵوگۆڕ دروست بکەین بەو معنای نییە کە ئەمە ئەگەر یەک بگرین و فەرمان ڕای ڕێبەرایەتی و ستاتێکی ئەمەلیاتی و ستادێکی گفتمانی و ئەوانە یەکگرتووی یعنی بەهێزمان هەبێ ناتوانین تاسیرێک لەسەر ڕەوەندی سیاسەتەکە دابنین ئەمە دەتوانین دای بنین جا بۆیە ئەمن فکر دەکەمەوە کە واقعاً یەکگرتنی کوردی لێرە یەکگرتنێکی سیاسی ئەلا ڕەغمی ئیدۆلۆژیەکانی جیاواز دیارە ئەو ڕێکخراوانە هەموو ئیدێ جا بۆیە ئەمە بەرنامەیەکی کە لەسەری تەوافق بکەن ئەگەر ئەو بەرنامە بەوێ ڕەب بگا کە واقعانە بتوانین ستادێکی ئەمەلیاتی یەکگرتوو و ستادێکی دەربڕینی خەبەر و گفتمانی یەکگرتوو دەگەڵ وتەبێژی یەکگرتوو هەبێ و ئەوە وەکو بڵاکێکی کوردی کارێ بکە لە ئێرانە تاسیری فۆقڵادەی دەبێت تاسیری فۆقڵا جا ئەگەر لە ئێرانە تاسیری فۆقڵادەیە بێ دە محاسباتی هێزەکانی دەرەکیشدا تاسیری دەبێت مثالێکی دێنمەوە ئەنگۆ دیقەتێ بکەن بۆ یعنی بۆچوونی ئەمریکایە لەسەر مەسەلەی کوردی لە عێراقێ لە بدایەتی ڕوخانی سەددامێ یا پرۆسەی ڕوخانی سەددامێ و چەند مانگ پاژووی کوردەکان یەک بوون باشە ئەمریکا وەکو یەکگرتووە هەمیش مرەتەبش تاچیدی دەکرد کە دەبێ هێزێکی واحد دروست بکرێ نازە وەلی ئەو بەردوو بەرەچیەی کە لەوێ بەردەوام بوو ئەوەجێوەکەی ئیمکاناتی ئەمەلکردی ئستراتژیکی ئەمریکاش لەگەڵ کوردەکان لە بین چوو وەختێکی مەسەم کوردەکان هەستان چوون بە ئۆبامایان گوت لە ساڵی 2011 کە مەچۆ دەرێ ئەگە دەشتێ دەرێ وەرە پایگای لەوێ دابنێ لەوێ بمێن لە کوردستانی بمێنەوە لە عێراق دەچێ دەرێ لە عێراق عەرەبی دەچێ دەرێ کەیفی خۆتە وەلی وەرە لە کوردستانی بمێنەوە دەقیقاً ئەو دەمی ئەو قسە بنەمای نەبوو بنەماکەی نەبوو لەو بابەتەیەوە کە کوردستانێکی یەکگرتوو نەبوو کوردستانێک بوو کە نفوزی ئێرانی تێدا بوو تورکیە تێدا بوو بەرژەوەندەکانی شەخصی عەشیرە و خانەوادە و فلان و ئەوانەی تێدا بوو و فەسادێکی زۆر گەورەشی تێدا بوو و تێشیدایە جا لەبەرەوەی یعنی کوردەکان خۆیان وەکو هێزێکی یەکگرتوو دەزانی ئەوەی کە من دەڵێم هونەری کوردەکان دەبێت دەوەی دابێ کە خۆیان وەکو هێزێکی یەکگرتوو یەک پارچە معرفی بکەن کە بەبێوان هیچ جورە تەوافقێک لە ئێرانێ ناکرێ باشە جا ئەگەر ئەوان هێزەکانی دیکە
مطمئن بوون کە بەبێ کوردەکانەوە تەوافقە ناکرێ چۆن کوردەکان ئەوە یەکگرتویان کردو و دەگەڵ بەلوچ و عەرەبیش یەکن دەگەڵ بەشی ئازەریەکان یەکن ئیمکانی نییە پرۆژەی حکوومەت دەوڵەتێکی متمەرکزی یعنی ئەو جورەی کە دەستی ڕاستەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانە دایانەوێت دای بمەزرێنن بتوانێت خۆی بگرێت. دکتۆر عەباس یەک مەسەلە کە لەیرە زۆر گرنگە ئەوی شەوەیە کە ئەوەی وا ئێوە ئاماژەتان پێکرد کە ئیمکانی ئاڵوگۆڕ لە ئێرانە بەبێ کوردەکان ناکرێ دیارە ئۆپۆزیسیۆنی ڕاست و دەوڵەتی ئێران و حتا ئەوانیشی وە ئەو قابلیەتیان لە خۆیان نیشان داوە کە بەیانی ڕۆژ لە ئاڵوگۆڕەکان ئەوەی وا لەناو دەوڵەتە هەن دیسان بیانوێ سادی سەودایە بکەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەوانیش هەر بەوە گەیشتون کە بەبێ کوردەکان ناکرێ بۆیان نەوێت تێکی بدەن ئەو یەکگرتووی کوردە یعنی ئێوە چای لێ بکەن جۆرجتاون یەکێک لەوانە بوو ئێستا مەسەلەن زۆر شتی کابینی هەر ئەخیرەن بۆ مەسەلەی بایکۆتی انتخاباتە خۆ هەموو حیزبەکان بایکۆتیان کرد بۆ قسەیتیان نییە بەڵام ئەوەی کە بەیەکەوە نەیان کرد بۆ خۆی بوو بەوەی کە دیارە بەنەوەیەک خودی دابرانەکە پرۆژەیەکی ئەوانە دابرانی هێزە کوردیەکان پرۆژەیەکی ئەوانە ئێستەوە باسی بەرنامەیەکی مشتەرەکتان کرد ئایا ئەوە ئەحزاب ئەتوانن بۆ خۆیان بیدەنەوەی واتە ئێستا کراوە نیان کردووە بەداخەوە نەکراوە چی ئەبێ بکرێ بۆ ئەوە شتێک بەرنامەیەکی یەکگرتوو کە ئەو مافە سەرەتاییەکان ئەو داخوازیە سەرەکیەکان ئەوانەی تێدا بکرێ ئایا ئەوە حیزبەکانە بێ بکرێە ئەکرێ کەسانی ئاکادمیکی وەکەوە دەست پێشخەر بن و تاثیر دابنن بە شێوەیەکەوە کرێ بە باوەڕی من کەسانی ئاکادمیکیش ینی با بڵێن ینی تاکەکان باشە تاکەکان ئاکادمیکانەوە ئەوانیش نابێ ینی ئەلعانەکە دە شرایەتی فعلیدا دروست نییە بە تەنیایی واقعانە ینی بەرشت بکەن ئەمن فکر دەکەم دروستە ئەمە هەمومان دەزانین کە ئەلعان هێزەکانی ئی کوردی گیر و گرفتێکی زۆریان هەیە وەلی ئەو گیر و گرفتە بەو مانایە نییە کە ئەمە داهاتووی لەبیر بکەین ئەمن فکر دەکەم کە ئەگەر مەسەلەی استراتێژیک یەکگرتووی ئی کورد بە معنای وەی بێکە ستادێکی ئەمەلیاتی یەکگرتوویە بێ ستادێکی ئی وێژمانی و گفتمانی یەکگرتووی هەبێ بەرنامێکی ئەمەلیاتی یەکگرتووی هەبێ ئەوانە ئەمەم فکر دەکەم ئەوە شتێک نێکە یەک حیزب دای بنێ و بەوان دیکە بڵێ چۆنە لانەکە ئەوەندەیە من دەزانم دە چارچەوەی سیاست کوردستان ئێمە هێزێکمان نییە کە حاڵەتی هێژمونێکی هەبێ کە ئەوانی دیکە بێن لەبەروەی کە چونەوە حاڵەتی هێژمونێکی هەیە و دوای بکەون و ئەگەر ئەو هێژمونێژ نەبێ وەلی ئیدعا بکەن کە هەیە نایگرێ وەختێکی کە نایگرێ ئەو مشکلاتی ئیدۆلۆژیک زەق دەبنەوە تەوەجۆ دەکەی وە زەق دەبنەوە بۆیە ئەمە دەبێ ئێمە قوبوڵ بکەین کە واقعان هێزێکی هێژمۆنیک نییە ئەمە دەمانەوێت بەرنامێکی دابنین و ئەمە دەمانەوێت وەزئی داهاتوو تاوتۆ بکەین و بە ئەساسی وی بەرنامێکی دابێ ئەمە فکر دەکەم حیزبەکان دەبێت خۆیان بکەنەوە نسبەت بە کۆمەلگای مەدەنی و ئەلعان وەختی وەیە کە ئەگەر ئەو قسانە دروست بێ کە ڕێژیم واقعان وەزئی ئیدی جوورێکە کە دەنێو خۆشیاندا باوەڕیان بەوەی نەماوەکە دەتوانن بەو جوورەی بەردەوام بن یعنی ئەلانەکە دەبێت بزانین کە پاژۆ انتخاباتە چ دەکەن ئەو انتخاباتە نیشانی داوە کە وەزیان چۆنە ئایا هەر لەسەر ئەو خاڵص سازی وانە بەردەوام دەبن یا خۆیان دەکەنەوە ئیسلاح تەلەبان دێن نەژوورێ یا ینی ڕژیم ئێستاژەوەی دەبێت لە نەزەر ڕژیم ئەلانش ئیمکاناتی هەیە لەبەروەی کە عمری خۆی درێژ بکاتەوە وەلی ئەو ئیمکاناتە دەبێت لێی بستێندرێ
لی بستێنرێنی بە جا بۆیە ئەمن فکر دەکەمەوە ئەگەر تعسبەکانی خۆمان تعسب بێجێ خۆمان لە وەلا بنین و شاید باش ئەوە دەبێت کە مەسەڵەن کۆمیتەیەکی سیکەسی ژن و پیاو ئەوە گوێ دەکەی دیاری بکرێ بە تاییدی حیزبەکان ئەمن دەڵ ئەرزی دەکەم کە قووەتی ئەو کارەی ئێتحادە من هیچ ڕۆشنبیرێکی کورد ناناسم و نازانم ناناسم و ئەگام دێنێ کە بتوانێت ئەوەندە شت بێ کە بەتەنێ و کارێ بکە یا گرروپێکە و کارێ بکەن ئەوە زۆر باش دەبێت کەەوە اتفاقێکی خالصانە بێ بنێ دەگەڵ هێزەکانی حیزبی و هێزەکانی غیری حیزبی ئەو کۆمیتەی دروستکەن ئەو کۆمیتە ئەو ئۆتۆریتەی بدێت دەسەڵاتەی بدرێتێ کە نەزەر بدە ئەوە گوێ دەکەی ئەو نەزەرانە تاوتۆ بکرێ ئەمە مەسەڵەن بزانین کە دەو مەراحل دیارە لە ئێستاوە هەتا ڕوخانی ڕژیمی مەتلت بێت لە چەند قۆناغان تێپەڕ بێت دەو مەراحلەیدا دەبێت چۆن بێ چنە بێ ئەوانە ئەمنەوەی بە حاڵەتێکی زۆر زۆر حیاتی دەزانم لەوەی زۆر باشترە کە سبحینە ڕژیم بڕوخێ ئەمە بە بەرنامەی کۆن و قەدیم و ئەوانە بچینەوە ئەوەش لە نەزەر بگرین کە ئێوەش حتمەن ئاگادارن کە وەزعی فکری و فەرهەنگی سیاسی کۆمەلگای مەدەنی ڕۆژهەڵاتی زۆر گۆڕاوە زۆر گۆڕ ئەوە دەبێت بەرچاو بگیرێ باشە زۆر کاتب نەماوە لە کۆتاییە ئێوە پێتان وایە چەند نظام هەوڵ زۆر دراوە لەلایەن کەسانی ئاکادمیک و تاکە کەس و ڕۆشنبیری کوردستان بۆ ئەوەی لە بینی هێزە سیاسیەکان لە کوردستانە پەیوەندی ببێت لەو بابەتەوە پەیوەندی گیراوە و چەند هەوڵ دراوە کاتی ئەوە نییە کە بۆ خۆی ئەو هێزە ئاکادمیکیە برازی عمل بکات خۆی پیشان بدات و بەنەوە عێشتەکە بکە بە ئیجبار یعنی وای لێبێکە ئیتر هێزە سیاسیەکانی کوردستان نەتوانن لە بەرچاوی نەگرن بۆ ئەوە ئایا مەسەڵەن لە ناو خودی هێزە ئاکادمیکەکانیشە ناکۆکی هەیە زۆری جیاوازی تایە یاکو ئەگەر یەکگرتووترن بۆ ئەوان لەو بابەتەوە هەوڵێکی تر نادەن یا هەوڵێک نادەن کە بە شێوەیەکی فەرمی ئەمجارە بەتەح بن کە بتوانن تاسیریان ببێت لەگەڵ هێزە سیاسی کوردەکان و ئەوانیش پێکەوە ئەمجارە هەم بەرنامەیەکی مشتەرێکیان ببێ پێکەوە هەم ئەوەش کە بۆ قۆناخی داهاتوو کە باسمان کرد کوردستان لە حاڵەتێکا بێ کە بتوانێت چ لە ئاسی نێودەوڵەتی چە لە ئاسی ناوچەی وە لە چاسی ناوخۆ بتوانێت تاسیری ببێت و بە مافەکانی خۆی بگات یان نزیک بێتەوە یا بەشێکی زۆر لە مافەکانی دەستدا بەداخەوە یعنی ئەوەی کە فەرموود ئەوەندەیە من دەزانم ینی ئەگەر بڵێن هێزی ئاکادمیک یا هێزی غیری حیزبی بە شێوەیەکی گشتی ئەوەیە ینی ئەو ناکۆکیانەی دەبینیواندایە بەشێکی هەر ینی ڕنگدانەوە و ئینعکاسی ناکۆکیەکانی کە ئەو شەخصانە دەگەڵ یا حیزبەکانیانێ یا مەوازی حیزبی و ئەو جوورە شتێ کەسانێکی کە واردی ئەو کارەی دەبن دیارە بخوان بۆ چوونی خۆیان هەیە و ئەوانە بە جگای خۆی وەلی دەبێ ئەو اتفاقە فکرێ بێکە ئەمە هاتوین لێرە کارێکی زۆر گرنگ دەکەین کە ئیمکانی بەرنامێکی یەکگرتوو دەبینی حیزبەکاندا تاوتۆ دەکەین بۆ خۆشمان وەکو هێزێکی سیاسی دێرەدا ڕەفتار دەکەین ئەگەر شتێکی ئاوا ببێ بە باوەڕی من زۆر باش دەبێ یعنی فقط مەبەستەوە نیە کە ئەمە ئۆتاغی فکرێکی شت دروستکە نا ئەمە کەسانێک کە شتیانێ بەڵکو ڕەجنووس و تەرحی بەرنامە و فلان و ئەو جوورشتانە
زۆر گرنگە بیدەن، یعنی زۆر گرنگە کە هەم لە چوارچێوەی ڕۆژهەڵاتیدا و هەم لە پەیوەندی ڕۆژهەڵاتیدا دەگەڵ بەشەکانی دیکەی ئێرانەگەڕ. من ئەمیقەم باوەڕم بەو شتەی هەیە کە هیچ بەرنامەیەک کە سرفەن و سرفەن لەسەر بەرژەوەندەکانی ڕۆژهەڵاتی بەبێ دەنەزەرگرتنی پەیوەندەکانی ڕۆژهەڵاتی دەگەڵ بەشەکانی دیکەی ئێرانی شت دەبێت موافق نابێ. مەگەرین چی ئەمە بەرنامێکمانە بە لە ئێستاوە ئەو جەماعەتێکی ئاکادمیکن گۆ ئیشارەی پێ دەکەن پێم بڵێن کە هەموو ئیمکانەکانمان تاوتۆ کرد هیچ نێفتە ناڕێگایەکەوەی کە بەرەو ئیستیقلال بڕۆین. باشە ئەو مۆزوعێکی دیکەیە، وەلی تا جگای کە ئەمە دەمانەوەیە بەرنامەی دابنین دە چوارچەوەی ئێرانێدا ئەمە ناتوانین بەشەکانی دیکەی ئێرانێ یا هێزەکانی دیکەی ئێرانێ بەرژەوەندەکانی وان بۆچوونەکانی وان ئیدۆلۆژیەکانی وان پشتیوانەکانی سیاسی وان تەوەجێ دەکەی. ئەمە مەسەلەن ئەلان واقعان نازانین کە پشتیوانی سیاسی مەسەلەن مجاهدین چەندە چۆنە تەوەجێ دەکەی، چونەوەی زۆر مهمە. یەکێک لە هێزەکانی کە 43 ساڵیدا سازمانی خۆی حفظ کردو ئەوانن تەوەجێ دەکەی. ئەمە دەبێ ئەوەی بزانین، ئەوە هێزێکە دەبێ ئەوەی بزانین. بۆیە من فکر دەکەم کە گەرشتێکی وا ببێ ئەو یعنی بەرنامەسەلەن ئەو جەماعەتە ئەلانیش خۆ ئینتەرنێت وانە و شتیان یعنی لازم نێمە هەموو دوو مانجە جارێکی سەفەرێ بکەین بۆ لا بۆ لای ئاوا لە ماڵ خۆمان دادنیش بکەین ئەوەیە. ئەو قسە دروستە لە ناویشەوە کە ئێوە ئاماژەتان پێکرد کە ئۆپۆزیسیۆنی ناوەوە هەم ڕادیکاڵە هەم فعال بووە ئەوانیش بۆ خۆیان هەر لە ژینا زۆر شتیان کرد مشتەرەکیاندا. بەڵێ بۆیە ئەگەر ئەوەی وا ئێستا ئۆپۆزیسیۆنی کوردی وا هەیە و ئاکادمیکەکان دابنیشتن ڕەشنووس بۆ شێوە هەیەوتان بیدەن و لەگەڵ پەیوەندێکی پتەوتریان لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان ببێ شاید ئەو و لەگەڵ ئەو داخوازیانەوە ئەوان لە ناو بەیانیەکان ئەواداریان منشورەکان واداریان یەک بگرێتەوە ئەکرێ ئەو بۆشایی کە ئێمە زۆر نیگەرانی پڕ بکاتەوە. بەڵێ وایە دەکرێت. دکتۆر عەباسگیان زۆر سپاس بۆ ئەو چاوپێکەوتنە، زۆر مەسایلی گرنگ باس کرا. هیوادارم توانم لە کاتێکی تری شاو لە دەرفەتێکی ترا مەزاحمتان دەبم. خۆشحاڵ دەبم دیسانە و بەحسە بەردەوام بێ و هیوادارم کە بە جوورێکی ئەو مەسائلێکە باشکرا یعنی کارگەر و تاسیریان هەبێ هەدێقەل بەرەوە بچین کە کۆمیتەیەکی ئاوا دروست بکرێ. ئەوە حاڵەتێکی زۆر گرنگ و حیاتی ئێستا. ئەمێش سپاس دەکەم لێوە کاکمە هەرواتر لە تەلەڤیزیۆنەکەتان و ئەو کەسانەی کە ڕێکخستە. زۆر سپاس. زۆر سپاس. کاتێکی خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی وزارەی دیالۆگ تا دیالۆگێکی تر بۆ ژوو شەوێکی خۆشتان بۆ باوەڕ خواست.